ئێمە هەولێر ڤیدۆکە بێنن توا ڤیدۆکە یەکەم جار سەرەتا لێدەن. گەورە و میێرەبان بەڕێزان ئەم کاتتان باش منێدار فەرسە سۆفیم لە قوتابخانەی ئیشقی ڕووناکی ناونیشانی وتارەکەم نەوەی تەکنەلۆژیا و ئەی چیمان دێ و چیمان پێویستە. بەڕێزان من ئەمڕۆ باسی بابەتێکی زۆر گرنگ دەکەم، بابەتێک کە ناونیشانەکەم پیشانی نادا، چونکە ناونیشانەکەم لەوانەیە سەرەتا ئاماژی ئەو بدات کە ئێمە ئەمنەوە ئێستا تیمان دەوێت لە پێداویستی تەکنەلۆژی مادی و دەبێت تیمان بۆ دابین بکرێت. بەڵام لە ڕاستیدا ئەو مەبەستی من نییە، مەبەستی من باسکردنی شت گەلێکە کە مایەشنەوە مانۆمانە، ئەو شتانەی کە باب و باپیرانی ئێمە نەوە لە دوایینەوە بە ئەمانەتەوە گەیاندیانە ئێمەیان و وەک گەلێکی زیندوو و چاڵک هێشتۆتەوە. بڕێزان ئێستا کە گەیشتونە سەردەمی ئەیان بەلاش نەوتراوە کە گیا لەسەر بنجی خۆی ڕوێتەوە. ئەم کوڕژی کەڵە و زیتەڵە و ژیرەی بینیتان کوڕی ڕەحمەتی کاک فرسەت سۆفی پارێزگاری پێشووی هەولێرە. کاکە هێدار فرسەت سۆفی لە حوتەمین ئۆڵمپیاتی زمان و کەلتوری کوردیا بەشدار بووە لە بەردەم 300 ژن و پیاوەک و کەسێکی پێگەشت و شارەزا و خەبیر و تارەدا تەمەنیشی بچووکە. ئێمەش تازە بە تازە ناتوانین دوو قسە بکەین لە بەردەم کامێرا سترێسە بین. سەیری تواگوێی لێ بگرنەوە بابەتەوە نیشتمانیەکان پێویستە ماسە قوتابخانەکانمان باوان و کەسبکارەکانمان پێداگیر بن کە ئێمە ئەمنەوە جیازی ئێستا بێبەش نەبین لە ماشەڵڵا لەم ئەدا جوانەی هەموویانی سەرسام کردووە و لەسەر کام بابەتیش قسە بکا باشە لەسەر تەکنەلۆژیای ژیری دەستکرد و کاریگەری لەسەر کۆمەڵگا قۆرسترین مەوزوع ژیری دەستکرد. شەڵاوەکو باوکی کەسێکی بەسوود و ناسرا و دەستپاک و ساڵحی لێ دەرەچێ بۆ خزمەتکردنی کورد و کوردستان و کۆمەڵگەی کوردی هەمیشە بە سەرکەوتنەکانی ڕۆحی باوکی ئازیزی شادەکە.